باس لەوە کرد کە سکاڵاش تۆمار دەکەن لە دەرگای سلێمانی ئەگەر پێمان بڵێن سکاڵاکەتان بەکوێ گەیشت وەڵامی دادگا چی بوو ئێوە؟ بەخێراتنی هەموو کەناڵەکانەکەم وەڵای سکاڵاکەم هەفتەی ڕابردوو سکاڵاکەم تۆمار کرد لەم دووسێ ڕۆژ دوێنێ ئاگدار کرامەوە وتیان سکاڵاکەت ئەبێ بگوێزیتەوە بۆ هەولێر لە هەولێر سکاڵا بکەیت لەسەر ئەو بەرپرسەی پارتیە لە بۆنێەوە کێشەکەت لە هەولێرە بووە و لە سنووری سلێمانی نەبووە منش بڕۆمەوە بۆ هەولێر ئەم گرن سکاڵا بۆمە هەولێر ئەم گرن لە بۆنێەوە ئێستا چۆنەزا لەوێ سکاڵا بۆ ئەو بەرپرسە هیچ بەرامێکی نییە منژێتر نازانم چی بکەم بەزەوەنا پرسیە پەیوەندیم کرد بە ئاسایشی گشتی سلێمانیوە کێشەکەم برە ناو ئاسایش و لە ئاسایش لێدوانیان لێم وەرگروی تری وتیان یەکشەمە دووشەمە خۆمان تەلەفۆن و بۆ گەنیتر نازانم وڵای داواکاریم بەس یەک شتە ئەوژەوەتانە زۆر بەڕێز باوکی بەڕێزمان کاک پاڤڵ کوڕی مام جەلالە بێتە سەر خەت دەربارەی ئەم کێشەی منە من لەم دەقەوە لایشۆ پەیوەندیم بە پارتی دیموکراتی کوردستانە نەماوە برایەکم شەیدی یەکێتیە و لە یەکێتی زیاتر هیچ حیزبێ بە باش دانانم لەم سنوورانە